عێراق ڕەوەشێتەوە لەو انتخاباتە کورد بەجایینەکە عێراق ڕەوەشێتەوە. کاکە حەمە بڕیاری ئەمریکا بۆ کشانەوە کاکە حەمە بڕیاری ئەمریکا بۆ کشانەوەی باڵیۆزخانە و کۆنسوڵەکانی لە هەولێر و بەغدامانای چی دەگەێنین دۆخی سیاسی چی بەسەر هەڕەشەیە لە عێراق هەڕەشەیە لە عێراق داهاتوی عێراق چی دەبێت؟ بەڵێ داهاتوی عێراق داهاتوی عێراق پارچە پارچە بێ وەسیەتەشەوە دەپرسەوە چی دەست دەکەوێت؟ بەڵێ کورد لەو نێوەندەدا چی دەست کورد سەرکەوتین بەدەستێنێ هەتا عێراق نەبێتە سێ بەشەوە نە کورد نە سونە نە شیعە ئیسراحەت ناکات. لەم دۆخەدا ئەبێ کورد چۆن بێتن کە دۆخی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گەنگشە و لە مشکلەدا دەبێت کورد چۆن بێت. کورد ئێستا زوڵمی دەکرێت بە ئاشکرا خۆتان نەزانن لە عێراقا کورد دەبێت خۆی دوور بگرێت لە هەموو کێشەکانی فیداکاری لە ناوی گەر و نیشتماندا و هاوڕێیەکی دێرین لە ڕاشیدا زۆرمان ناخۆش بوو خۆرز بوو بەڵام خۆتان زان لەگەڵ قەدەری خوادا هیچ ناکرێ و شەڵاتێکی بەهاش دەبێت.